چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 11 بیرکردنەوە لە پردی سیڕات. خوشتی ئازیزم، برای ڕێزدار و خۆشەویستم، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت پشت لە گوناه و مەعسیەت بکەی، دەتەوێت ڕوو لە پەروەردگارت بکەی، هەر کاتێک هەر ساتێک شەیطان هات و دەستی گرتی ڕووی لە گوناه و مەعسیەت کردی، ئالەو سات و کاتەدا با لە یادت بێت، با لە خەیاڵ و فکرت بێت، هەمیشە بیر لە پردی سیڕات بکەوە. بەڵێ پردی سیڕات ئەو پردەی کە لەسەر پشتی جەهەنەمدا دەنرێت، لەسەر پشتی دۆزەخ خوای گەورە پەنامان داد. پردێک تیژتر لە شمشێر، باریکتر لە موو، پردێک دەبێ هەموومان بەسەریدا تێپەڕین. خوای گەورە دەفەرمێت: وَإِن مِّنكُمْ إِلَّا وَارِدُهَا كَانَ عَلَى رَبِّكَ حَتْمًا مَّقْضِيًّا. بێگومان دەبێ بەسەریدا تێپەڕین، هیچ مرۆڤێک نییە کە بەسەریدا ئەو ڕۆژە تێنەپەڕێتن. بەڵێ لەو ساتەدا تۆ پێیەکانت لەسەریدا دەنێی، دەتەوێتن تێبپەڕی بەسەر پردەکەدا. لەم بەرەوە بۆ ئەو بەر لە ژێرەوەت ئاگرە. بەڵێ دۆزەخێکی ئاگرێکی زۆر زۆر سووتێنەر، خوای گەورە پەنامان بدات. ئاگرێک کە ئێمە بە خەیاڵماندا نەهاتووە ئاگری ئاوا. بەڵێ شوێنێکی تابڵەی تاریک، تابڵەی تۆقێنەر. بەڵێ تۆ بەسەر ئەمەدا تێدەپەڕی. خەڵک وا هێواش لەسەر پردەکە دەکەونە خوارەوە، بۆ ناو ئەو ئاگرا هاوار دەکەن، دەگریێن، ناڵە و زاری دنیای کاس کردووە. بەڵام لەم ساتەشدا هەندێک کەس زۆر بە جوانی بەسەریدا تێدەپەڕن، ناکەونە خوارەوە. بۆ ئەوان شەقامێکی پان و پۆڕە. بەڵام بۆ چێ؟ بۆ ئەو کەسانەی کە چاودێری خوای پەروەردگار دەیانزانی خوای گەورە چاودێرە بەسەر سەریانەوە، ڕەچاوی لە هەموو کاروبارەکانیان ڕەچاوی خوایان دەکرد، مڕاقەبەی خواییان لەبەرچاو بوو، لە خوا دەترسان. بەڵێ لە کرداریاندا، لە گفتاریاندا، لە هەڵس و کەوت و مامەڵەیاندا دوور دەکەوتنەوە لە گوناه و تاوان. بۆیەش يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. بەڵێ بێگومان خوای پەروەردگار ئەوانە ڕاگیراو دەکات، ئەوانە ناخاتە خوارەوە لەسەر ئەو پردەش و بەڵێ لە ژیانی دنیا و لە قیامەتیشدا هەر سەرکەوتون ئەو کەسانە بەڵێ نالەخشێن و ناکەونە خوارەوە. بەڵێ ئەلەوێوە تۆ لەو سات و کاتەوە نرخی نوێژ دەزانی، نرخی تاعەت و عیبادەتەکانت دەزانی، نرخی چاکە و چاکەکاری دەزانی. لەو ساتەدا لە هەر تەماشاکردنێکت پەشێمان دەبیەوە، ئەوەی کە گوناه و مەعسیەت بوو بێتن. لەو ساتەدا لە هەر وشەیەک کە لە ڕزامەندی خوا نەتگوت بێتن پەشێمان دەبیەوە لە هەموو کار و کردەوەکانت. ئەو ڕۆژەدا بەڵێ لەو ڕۆژە زۆر دەگریەی، بەڵام داخی گرانم، گریان هیچ سوود و فایدەیەکی نییە.